سيري كان آياتك كاكي خواهي فرزقال سوري شمسة همو أيزانين خواهي فرزقال باسي لم نفسي إنسانة كردو بلام سيري كان بچه أسلوبيكي بقوتي قرآني خوي ده چند آياتك شون باز لتزكي نفسك وحريتي دعوته ودس إنسانك خوي تو خود مخيري خود تواني تزكي نفسي خود كي خوش دتواني تدميري كي خود تواني الرقاي مزقود بقري تبر خوش دتواني بروي بباركو ليبكويتا رقص كردنو خواردنو حتاكو مرة بي هر لبي بو يا خوي فروديار فرنا سيري كان برايني برز بقى كان شن آيات يا كبي خن موا هر شن جوي استاي اما جوي تفسيري قرآن يا بلام مهمة لتربية قرآن دائما رب كينو قرآن لتربية نفس معنا مهمة لتربية نفس معنا دائما رب كينو قرآني في روز أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها أما ده آياتي سورة الشمس هر سنة وكوتم مجالك مجالي تفسير كردني نية بلان بس بشويتي قشتي وعابر وكو آماجيكي سريع باسيتكم خواهي پروردگار سوين دخوا بم دروس كراواني خوي سوين دخوا بخور والشمس وضحاها لو كاتيك چشتنگاو او كاتيك چشتنگاو دنيا چند روناك بوتو چند پاكا اگر لهاوي نابو اگر لزستانا بو چند خلق پيوستي بو هيك تيني گرمايك زياتر ببو برو گرمتر الروا اما پەیوەندیەکی دڵ و دەروون و ژیری پەیوەستە کاتەوە بەخۆر ئێستا ئێمە لە ڕووی علمیەوەزانی 93 ملیۆن میل لێمانەوە دوورە تیشکی ڕۆژەکەی بە 8.6 دقیقە ئەگاتە سەر ئەرز یەک تۆز دوورتر وایە 94 ملیۆن میل وایە هەموو ڕقە بووینەوە لەسەر نزیکتر وایە هەموو ئەسووتای لە مەدارێکە ئەگەڕێ لە خولگەیەکە هەموو مادەیەک کە تایەتی تەحەولەکە ئەگۆڕێ بۆ دەنگ بۆ تیشک بۆ نور بۆ بزوتن دێتە سەر والقەمەر ئیذا تەلاها مانگ کە بە دوای ئەوا دێتەوە مانگ هەر لە خۆتۆ کە تەماشایەکەی خەرمانەیەکی پیرۆز بە دەوریاوێت هەست پێەکەی هەمووی نورە هەست بە نورێکیشەکەی لە دڵتایە پەیوەندیەکی زۆر ڕۆحی هەیە لە نێوانی ئێمە و ئەم گەردونە مەئنووسەیە وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بفەرمێ مەئنووس یعنی هاودەنگی ئێمەیە کابرای شاعری ژەڵێ ئەی مانگ من و تۆ هەردوو هاودەردین لە هەموو زمانێکە شاعران سەیری مانگیان کردو و تەشبیهیان کردو بە یارەکانیان و یان غوربەتی خۆیان لە لای ئەو باس کردو ئونسێک بووە هاودەنگێک بووە لەگەڵ ئەم کەونە مەئنووسەیە باسەکاتەوە دواییە فەرمێ والنهار إذا جلاها ئەم ڕۆژەی کە سەر زەمینێک دێ و هەرچی هەیە ئەی خاتە ڕوو هەرچی شاراوەی شەو هەیە خەڵک نەی ئەبینی لە مەسافەی 100 مەتر و 200 مەترەوە ئێستا ڕۆژ هەمووی وای لەکرد لە مەسافەی کیلۆمەترەوە ببینرێ ئەم ڕۆژە بە قووەتەی کە تیشکەکەی خۆی ناردۆتەوە خوارەوە ئەم هەمووی ڕووناک کردوتەوە والسماء وما بناها والليل إذا يغشاها والليل إذا يغشاها لقل أمهم فسق فجور وكار وكردوين للرجاء كرا سيدكي خواي قرب إذا يغشاها علي يك طبقي تنكا فرديكي تنك قماشكي رشي تنكا وهنا بصر هذا مقردونا بصر همو سرزمينا هرچي همو دابوشي دواي ويك خور دركوت روج هموي بنا كردو همي أشكرا كردو دري خص والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها أم أسمانو كشوني بنا كردو ناوي نبينا كردن سيري أم بنا سازية قردونية قوري براني برزم هر أستيريك فيوسب أستيركاني تروا بجاذبيتك
هیچیان یەک خەلەلێکیان تیا دروست نابێ بە چرکەتیانە دروست نابێ بە بستێ لێیان دروست نابێ چونکە بارستەکانە گۆڕێن هێزی ڕاکێشان زیاد دەکات ئەم کەشکەشانانەی کە ئێستا کەشفن 15,000 ساڵی تیشک لێمانەوە دوورن بە ملیارات ئەستێرەیان تایە بە ملیارات کەشکەشانیش هەیە ئەم هەموو بیناسازیە گەردونیە گەورەی کە هەیە خوای گەورە ئەی خاتۆ پێشچاوی ئەم نەفسە سوێندی پێخوا والسەماء وما بناها والأرض وما طحاها ئەم سەرزەمینەی کە هەم تەختە هەم هێلکەی خڕە هەم بەو شێوە لە بەردەستی هەموو کەسێکە دەستەبەر بووە ئاسان مسەخەر بووە ئەنجا دێتە سەر نەفس و ئەفەرمێ وەنەفس وما سەواها سوێن دەخواتەوە ئەمجارە بەو نەفسە ئەم نەفسی ئینسانە دوای ئەم هەموو سوێندە والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها أم هم السند لبرشي يا ربي خوايا أفرمي فألهمها فجورها وتقواها خواي پروردگار ريقاي خراپكاري و چاك خوازي پیشان دا وهديناه النجدين إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا لسورة إنسان أفرمي أمر ربازي هرجو كمان نشان داوة شكران بجيري يا كفران بجيري دواي أمانة أفرمي قد أفلح من زكاها وقد خاب من دساها هي آفرين سرفراز سركوتو أو كسيك طالفتي دروني خوي كردو تزكي نفسي خوي كردو وأو كسشكا خسوێت ژێر پێی خۆیەوە شوێن هەوا و هەوەسی خۆی کەوتووە ئەوە قوڕی بەسەر خراپەکاریەکی کردو خۆی مەسئولەی جا سەیرێن ئوسلوبی قورئانە دوای ئەوەی دید و تێڕوانینی تۆی بردەوە بۆ هەموو ئاسمانەکان و بۆ زەوی بردیەوە بۆ شەو و ڕۆژ بردیەوە بۆ خۆر و مانگ بردیەوە بۆ هەموو کەون هێنایەوە سەر نەفسی ئینسان و حڕیەتەکەی دایە و دەستی خۆت بۆ باڕەچی یا بۆ مزگەوت هەردووچی هەر لە لای خۆت بەڵام ئەگەر چووی بۆ مزگەوت خوای گەورە یارمەتی دەرت دەبێ بەوەی کە وەحی ناردۆ پێغەمبەرانی ناردۆ کتابێکی ناردۆ قورئان و سونەتێ لە بەردەستایە بۆی ڕێبازەکەت بۆ ڕۆشن بکەنەوە ئەگەر چووی بۆ باڕ ئەوە شەیتان لەوێ تەوجیهت دەکات ئەو ڕێبازی خۆیت بۆ ڕوونەکات و یعنی بۆ تاریکەکە کە لێنی ترت بۆ دۆز بەرەو کوفرە ڕۆی ئەوە کوفر سوبولە ڕێبازی زۆر جیاوازە ڕێچکەی زۆرە بەڵام پەیامی خوای پەروەردگار یەکە الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات آبم شويدية تذكي نفسي أن إنسانك وكو جير بيجي عبابة رو قردون بيركاتو لم هم كشكشانانا لم هم أستير زورانا 15,000 مليار صال أستيرد ليدور بصاري تيشك كانت تركيا كان 386 كيلومتر بڕێ وا بزانم شێ لە بیرەتی ئەومان بۆ بنووسێ لەم مەسافە زۆرەیە ئەبینی خوای گەورە باز لە گەردون هەموو یەکاتەوە ئەتێنێتەوە سەر نەفسی خۆتەوە فەرمە مەسئولیەتەکەی لەسەر شانی خۆت